سيدنا أبو بكر صديق رضاي خوای لێبێ پارچە ئەرزێکی هەبوو پێغەمبەری نازاریش عەلەیهی سەڵات وسەلام لە تەنیش زەویەکەی ئەوەوە پارچەیەکی بەخشی بوو بە ڕەبیعی کوڕی کەعبی ئەسلەمی. پاش ماوەیەک ڕەبیعی کوڕی کەعبی ئەسلەمی اختلافی لەگەڵ سەیدنا ئەبوو بەکر تێکەوت لەسەر دارخورمایەک. سەیدنا ئەبوو بەکر فەرمووی هی منە و لە کۆنە و هەر لێرە ڕواوە و ئەوجا سەیدنا ڕەبیعی کوڕی کەعبە فەرمێ فەدەخەلەت عەلەیە الدونیا تەماعی دنیا وای لێ کردم بکەومە شەڕەپاڵ لەگەڵ چێ لەگەڵ ئەم سەیدنا ئەبوو بەکرە عەزیزەی کە هەرچی سەروەت و سامانی هەیە بەخشیوەتی لە پێناوی خوای پەروەردگار. ئەم سەیدنا ئەبوو بەکرە عەزیزەی کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلامە فەرمێ ئەگەر قەرزی هەموو کەسێک بدەمەوە قەرزی ئەبوو بەکرم پێ نادرێت. هەرچی سەروەت و سامانی هەبوو خست بوویە بەردەستی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام. ئێستا کابرایەک هاتووە کە ئەرزی بەیت المالی وەرگرتووە، باخی بەیت المالی وەرگرتووە لەبەر خاتری دارخورمایەک ناکۆچی لەگەڵ سەیدنا ئەبوو بەکرا دروست کرد. ڕەبیعە فەرمێ پێم وتم نا ئەوە لە ئەرزی منایە. سەیدنا ئەبوو بەکر فەرمووی وا ئەزانم هەر لە ئەرزی منایە، لەبەرەوە دەنگی بەرز کردەوە و قسەیەکی پێوت بە کابرا. ڕەبیعە وتی وەڵاهی ئەو قسەیە گەیەنمە لای پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام. سەیدنا ئەبوو بەکر پێی فەرموو قسەکەم پێ بڵێرەوە مەیگەێنەرە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. دارخورماکەش بۆ خۆت چونکە بیگەێنیتە لای پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم ڕوونیە کاتەوە کە دارخورماکە هی منە بۆشت دەسەلمێنم. هاتمە لای پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام بەڵام سەیرم کرد سەیدنا ئەبوو بەکر پێش من هاتووە و مەوزوعەکەی لە پێغەمبەری نازار گەیاندووەوە فەرمێ ئەی پێغەمبەری خوا ئێستا من بۆ ئەوە هەسکاڵاکەم هێناوەتە لای جەنابت کە داوای لێ بکەی تۆڵەی خۆیم لێ وەرگرێت. چیم پێوتووە پێم بوترێت و یا خۆی پێم بڵێت. ڕەبیعە فەرمێ منیش وەختێک کە ڕۆیشتم بەرەو مەجلسی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم قەوم و عەشرەتەکەی بەنی ئەسلەم عەشرەتی خۆی هەموو بە دوامە هاتن. وتم کوڕە داماوینە خەڵچینە بۆ خاتری خوا بگەڕێنەوە ئێستا ئەبوو بەکری سدیق ئاوڕێ بداتەوە بمان بینێ کە ئاوا گەلێکەوە مەچێمان کردەوە خەڵکە بە دوامەوەی وەڵا تووڕا بێ لێ بەخوا ئەبوو بەکر تووڕە ببێ پێغەمبەر تووڕا بێ عەلەیهی سەڵات وسەلام و هەر کەسێکیش پێغەمبەر تووڕەکە وەڵڵاهی خوا تووڕاکە بگەڕێنەوە بە خۆم بەتەنیا بڕۆم. بەتەنیا ڕۆیشتم بۆ مەجلسەکەی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم. پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام ڕووی تێ کردم و فەرمووی یا ڕەبیعە ما لەکە وەللصدیق چیتان هەیە لە بەینات تۆ و ئەبوو بەکری صدیق؟ فقلت يا رسول الله أراد مني أن أقول له كما قال لي فلم أفعل. داوای شتێکی لێ کردم کە پێی بڵێمەوە منیش نەمکرد. فقال صلى الله عليه وسلم نعم لا تقل له كما قال لك ولكن قل غفر الله لأبي بكر. بەڵێ قسەکەی پێ مەڵێرەوە لە جیاتی ئەوە بڵێ خوایە لە ئەبوو بەکر خۆش. ئەوجا ڕەبیعە فەرمێ منیش وتم غفر الله لك يا أبا بكر خوای گەورە لێت خۆش بێ ئەبوو بەکر. ئەبوو بەکریش ڕزای خوای لێبێ ئامینیە کرد و فرمێسک بە چاوی ئەهاتە خوارد. ئەوجا هەموو جارێک کە تووشمە بۆ ئەی فەرموو جزاك الله عني خيرا يا ربيع ابن كعب جزاك الله عني خيرا. خوای گەورە پاداشتی خێرت بداتەوە ڕەبیعەی کوڕی کەعب. ئەمە ئەخلاقی ئەو عەزیزانە بوو کە تەنانەت هیچیان باسی دارخورماکەیان هەر نەکردەوە. لەبەرەوە سەیدنا ئەبوو بەکر ماڵی دنیای هەموو بەخشیوە دارخورمایەک چییە نەیبەخشێ. ئەم پیاوە بەڕێزەش وەختێک کە بیری کەوتەوە دارخورماکە چ قیمەتێکی هەیە لەسەر ئەوەی کە ئەگەر ئەم جورئەتەی بۆ دروست بێ بڕوا قیساس لە ئەبوو بەکری سدیق بکاتەوە ڕزای خوای. کە ئەبوو بەکری سدیق معروفە ئەبوو بەکری سدیق ئەو هەموو سەحابە بەڕێزە هەموو ئایان ناسی هەموو ڕێزیان لێگە ئەو بە کەفاءەتی خۆی بووە بە باشترین کەسی ئەم ئومەتە دوای پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم. ئەو ئومەتەش لە دوایەوە نوێژی کردووە و پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام لە دوایەوە نوێژی کردو و فەرموویەتی نوێژەکە با ئەو بیکە.